سرودی نیشتیمانیەی ڕەقیب یەکەم سرودی فەرمی کۆماری کوردستان لە مەهاباد ساڵانێکی زۆرە ئەو سرودە بۆ گەلی کورد ڕەمزی خەبات و تێکۆشانە. ئێستا بەشێک لە لایەنەکان ئامادەنین لەبەر ئەو سرودە نیشتیمانیە هەڵسنە سەر پێ. پارلەمانی کوردستان بۆ بە یاساکردنی ئەو سرودە ئێستا پرۆژە یاسای سرودی نیشتیمانی ئەی ڕەقیبی هێناوەتە پەرلەمان بۆ ئەوەی ئەو سرودە بە یاسایی بکات و هەمووان پابند بکات لە کاتی پەخشکردنی هەڵسنە سەر پێ. ئەوانە مقدساتی ئێمەن پێویست ناکات لەسەر پیرۆزیەکانی ئەم وڵاتە پیرۆزیەکانی ئەم نەتەوە کە تاریخیان هاتووە ئێمە ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان ببینە هۆکارێک بۆ پەرتەوازەی دروستکرد. دینمان ئاینمان نیشتیمان ئەو کۆپلەیەی سرودی ئەی ڕەقیبە کە ناکۆچیەکانی دروست کردووە بە گوێرەی یاساکەی پارلەمانیش هەر کەسێک لەبەر ئەو سرودە هەڵنەستێت ئەوە بە بڕی 500,000 دیناری عراقی سزا دەدرێت. مەلا هەورامان ئەندامی پارلەمان لە فراکسیۆنی کۆمەڵ کە چەندین جار لەبەر ئەو سرودە هەڵنەستاوە دەڵێت سزای مادی ناتوانێت ئێمە هەڵسێنێتە سەر پێ. هەتاوەکو هیوادار ئەم قسەیەکو خۆی لێ درێت. من ملاحەزەم لەسەر سرودی ئەی ڕەقیب هەمووی نییە. من لەگەڵ سرودی ئەی ڕەقیبام لە سەدا 95 بۆ نمونە. بەڵام من لەگەڵ ئەو کۆپلەیە نیم کە پێشەوانەی ئیسلامە پێشەوانی دینی ئەو میلەتەکە ئەویش ئەوەی یاڵێت دینمان ئاینمانە نیشتیمان. پرۆژە یاسای سرودی نیشتیمانی ئەی ڕەقیب کە خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە لە پارلەمان ئەندامێکی پارلەمان دەڵێت سزای 500,000 کەمە بۆ ئەو کەسانەی لەبەر ئەو سرودە هەڵناسنە سەر پێ. پێویست بە گۆڕینی ناکاوە ئەو سزایش کە دانرایە بە بۆچوونی من هەرچەند سزایەکە نابی قیاس بکرێ بە پارە بەڵام ئەو بڕەکە دانرایە کەمە. هۆنراوەی ئەی ڕەقیب کە شاعیری یونس ڕەئوف دڵدار نووسیویەتی ئاوازەکەی لەلایەن شێخ حوسێن بەرزنجی دانراوە. ئەو سرودە سرودی فەرمی هەرێمی کوردستانە کە گشت بۆ نەفەرمی و نیشتیمانی و نەتەوەییەکان بەم سرودە دەست پێ دەکات. ساڵانێک بووە هەزاران گەنجیە و نیشتیمانە ئامادە بوون لە پێناو سرودی ئەی ڕەقیب خۆیان بکەن بە قوربانی. ئێستاش دوای ئازادی بەشێک لەلایەنەکان هەوڵی گۆڕینی دەدەن و بەشێکی سەرسەختانە پشتگیری لەمانەوەی دەکەن. بۆیە دەوترێت ئێستا سرودی ئەی ڕەقیب لەژێر مەترسیدایە. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.